بناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو و سەرجیانی پاچی پێغەمبەر کەوێ بینەرانی ئازیز زارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەینەوە لە بەرنامەیەکی تر تایبەت بە بەڕۆژوبوون و تەندروستی. هیوادارین ئەڵقەی ئەم ڕۆژمان بە دڵی هەموو لایەکتان بێ بتوانن سوود لە ناوەڕۆکی تەورەکانی ئەم بەرنامەیە وەربگرن و زیاتر بتوانن پەیڕە و پابند بن بە مانجی ڕەمەزانی پیرۆز بۆ ئەوەی کردەوە و کۆششەکانتان لە لای خوددا پەسەند و وەرگیراو بێ. بۆ ئەو مەبەستا ئیستاکە بەڕێز کاک دکتۆر ئیبراهیم لە ڕووی جەستەییەوە باسی سوودەکانی تەندروستیان بۆ دەکات. کاک دکتۆر فەرموو. بنای خۆی گەورە بەخشندە میهرەبان. طبعاً لە حەڵقەی ڕابردوو باسیەوەمان کرد هەندێک لە سوودەکانی ڕۆژوو لە بۆ چاوی ئینسان وەرەوە لە بۆ گەدە و لە بۆ دڵ. طبعاً ئینسان کاتێکە بە ڕۆژی دەبێت کە خواردنی کەم دەکاتەوە گوتمان جەمەکمان نامینێ ئەگە بێت و خواردنەکانش مەزبوط بخواتن زۆر چەور و زۆر قورس نەبێتن. طبعاً لە بۆ زەڵتەی زۆر باشە چکە ئینسان کە خواردنی کەم کردەوە چەوری ناوخۆین کەم دەبتەوە کە چەوری کەم بەوە کەمتر تووشی زەڵتەی دڵ دەبێتن یان زەڵتەی مێشک خوا نەخواستە کە لە ڕۆژی ئێستاماندا خەڵک لەبەرەوەی خواردنی زۆر دەخوا دانیشتنی زۆرە ریاضەکردنی نییە خەمی زۆرە بۆیە زۆر تووشی نەخۆشی زەڵتە و نەخۆشی دڵ و نەخۆشی زەڵتەی مێشک دەبی. بەڵام ڕەمەزان کە ئینسان ئاسوودە دەبێتن و خواردنی کەم دەکاتەوە چەوری ناو خوێن کەم دەبتەوە چەوری ناو بۆڕێکان کەم دەبتەوە کەمتر تووشی نەخۆشی زەڵتەی دڵ دەبی و کەمتر تووشی پەستانی خوێنیش دەبی. هەم لە بۆ جگەر طبعاً جگەری ئینسان ئەوانەی کە زانستیان هەیە لە ڕووی پزیشکیەوە جگەر طبعاً وەچی مختبەرێکی مرکزیە هەموو خواردنەکە ئینسان دەیخوا هەموو دەرمانێک کە ئینسان دەیخوا هەموو هۆرمۆنەکانی لەشی ئینسان کە لە ناو خۆی هاتشوی دەکە هەموو جەرگ تەسفی دەکە هەموو جەرگ تەرتیب دەکات. زۆر گرینگە بینەران بزانن ئەرچی جگەر چییە ئەوە زۆر گرینگە یعنی تا ئێستا تاقیبەتی گشتیە هەموو شتێک شێ دەکاتەوە هەمووی دەبێ هەموو بێدا هەر خواردنەکە ینی کاکتەوە خواردنێک دەخۆی ئێستا مەتەن شیر نەمەین دەخۆی ئەو شیر نەمەنیە جگەر لەگەڵ دەماغ تەنسیقیان هەیە کە دیتی لە خوێن زیادە یەکسەر ئاگادار دەکاتەوە بە زەرگ دەرێ خەزنیکە دەرەوە زیادە هەتا کابرا شەکری زۆر نەی بەردەوام ئەوجە منداڵ گەورە گچکە جگەر چی دەکە ئەو شەکری دەکاتە شەکرێکی ئاسایی ئەوە شەکرێکی سووکە دەکاتە شەکری قورستر هەتانێتە ناو خوێن خەزنیەکە ناو جگەر باشە لەگەر لە جگەر پڕ بوو لە جێت کە خەزنیەکاتن ئەگەر دیتی شەکرەکە هەر زۆرە دەیکاتە چەوری تەحویل دەکات لە بۆ چەوری ینی چۆن لەوێ جگەر گورجیلە بۆ ئاو ئەویشە دەکا لێرە ئەوە بۆ خواردن هەموو خواردنەکە هەمان شت هەموو خواردنەکە ئەو خواردنە ڕیشاڵ بێتن ئەو خواردنە مەتەنەن چەوری بیتن یان سوێری بیتن یان خواردنەکە شەکر بیتن یان کاربۆهیدرێت بیتن یان پرۆتین بی هەمووی زەرێک تەرتیبێکە کەواتە ئەو بە ڕۆژبوونەوە دەکاتن ئەو جگەر ئیسراحەت دەکات شوو بدات کەمتر تووشی بەشەمێبوون دەبیتن کەمتر تووشی بەردی زەرداو دەبیتن کەمتر جگەری ماندوو دەبیتن سەوری لەسەر زەرگ کۆ نابتەوە تەبەن سەوری لەسەر زەرگ سێ تەبەقەی هەیە ئەویش ئەگە کۆ بەوە زەرجی ماندیە کاتن بۆیە لە کاتی ڕۆژ هەیە دەرێت زەرگ ئەستور دەبێ بیستومە ینی داوسێ هەیە کەواتە ئەوە وای لێ دەکاتن توش ئەوە نەبێ توش ئەو ینی ئەو پزیشکانەیان خەلکانەی کە بێگانە بە ڕۆژ دەبوون هەیە لەبەر ئەو سوودانەیە یعنی هەستیان پێکردووە کە بخوان بڕاست یەک لە کتابەکان ئینشاءالله ئەگەر مەزال بۆ ئەو ڕێیان بەیانی کە باسمان کرد کە باسی کتابەکان دەکەین یەکەشیان دەڵێ سەوم لە ڕووی بایۆلۆجیەوە مەسلانی بایۆلۆژیەکەی مەسەلەن کابرای بە ڕۆژی دەبی لەگەی کابرای بە ڕۆژی نابی لە ڕووی مختبەریەوە بەراوردی کردیە فاسی خوێنیان لە بۆ کردیە فاسی میزان لە بۆ کردیە بزانین ئەو مادانەی لە ناو خوێن چی بەسەر دێ کاتێککە ئینسان بە ڕۆژی دەبی 12 ساعتە هیچ ناخوا خواردنی ناخوا خواردنەوەش ناخواتن لۆیە کتابەکەی دانای بە ناوی ئەوەی سەوم چەند سوودێکی بایۆلۆژی هەیە لە بۆ لەشی ئینسان لە بۆ خانەکانی لەش بەڵێ ئەو کابراایش ئەڵمانیە دوای ئینشاءالله باسی کتابەکەی دەکەین و باسی خۆی دەکەین. طبعاً لە بۆ گورچیلە گورچیلەیشی چییە وەک جەنابەت باست کرد وەک پارژنێک وایە هەر گورچیلەیەک ملیۆن مەسفای تێدایە ملیۆن پاڵاوتگەی تێدایە ئیشەکەی چییە خوێن پاک دەکاتەوە لەو خواردنانەی کەوا زیادە و زیانی هەیە لە بۆ ئینسان نالی بڕواتە نالی هەندێکیان دەهێنتەوە ناو خوێن کە ئیسفادە هەیە ئەوی کە ڕێژەکەشی زۆرە لەگەڵ میز دەهێنتە خوارێ هەتا ئەو شتە زیادە لە ناو خوێن نمێنتەوە توشمان بە مشکلە بکات بەس کار تۆ لێرە پرسیار دێتە کایەوە ئایا زۆر خواردنەوەی ئاویش لە ڕادەی خۆی بچێتە دەرەوە کاریگەری لە سەرماندی بوونی گورجیلە
ڕۆژێ ئەو حەسەب عمرە و حەسەب ئیشەکەیە ئەوانەیە کە زۆر عەرەقەی دەکەن و ئیشیان زۆر زۆر نادەتانی زۆرتر بخۆن بەڵام ڕۆژێ 2 لیتر ئاو زۆر زەروری ئینسان بیخوا بەلای کەمی 2 تا 5 یان چارە 2 تا 4 بەڵێ هەیە 5 دەخواتەوە ئەوانە ڕاضینە و ڕاضی زۆر دەکەن و عەرەقەی زۆر دەکەن ئەندامەکانی جەستە هەیە مەتەن زەخمە و گەورەیە و سوان هەموو حساباتی لەگەڵ هەیە طبعا بنزين ئەوەی دەرێت سەناک بالضبط طبعا ئەوەی کە مەتەنەن تەمەن دەوری هەیە ڕەگەز دەوری هەیە و وەزن دەوری هەیە باڵا دەوری هەیە ینی بۆ نمونە گەرماوە وەرز بڵێ وەرز ئەوانەی لە ناوچە گەرمیەکانی ڕەوانێت زیاتر ئاو بخۆ نەگەنا کلیان احتمال تووشی بەردەبێتن لەبەرەوەی ئەو مەسفایانە خەڵتی دەکەوتە ناوی ئەگەر ئاوی زۆر نەخوا تەسفێ نابی کە نەیپاڵاوت ئەو خەڵتە دەمێنێتەوە ئەجا پێم خۆش لەبەر ئەوەی تو ئێستا لە باسی گورجیلە دەکەی ئەو ئاوەی کەم کەسی بە ڕۆژوو بخواتەوە پێم خۆش ئاماژەی پێ بکەیت لە بینی بەربانک تا پاشێو چکە گرینگە لێرەت بێگومان لە ڕووی تەندروستیەوە دەبێت دانرابێ چەند بخواتەوە ئەگەر ئاماژەی پێ بکەیت بەڵێ طبعا ئەمە پێمان چاکە ئینسان کە ڕۆژی دەستچێنی بەقڵە خورمایەگەن سێدانە خورما چونکە شەکرەکەی زۆر زۆر بەقووەتە زۆر بە ئاسانە مەعدی هەزمە بی دەستە ناومێشتی ئینسان ئاسوودە دەبیتن سووتی زیاتر لێوەرە بەڵێ ئەگەر نا ئاو بشتێنیتن باشە بەرداغی بخوات بەڵام ئاوەکەوتمان سارد نەبی چکو ئاوی سارد زۆر لە ئەدی ماستا و چۆنا زۆر خەرق پێخۆشە لەگەر خورما بەرداغی ماستا تۆ کامەت پێ باشترە وڵی ماستا و قورسە دەبەن ماست بە تایبەتی ماستی مەرچەوری زۆر زۆر تێدا هەیە ئاوەکە بێزگەنەوەش وزەی زۆرە ماستا و وزەی زۆرە ماست و ماستا و وزەی زۆرە تا بکرێت لەگەڵ دن کە خورماکە ئاوەکە تۆ پەسەندی بەڵێ ئاوەکەم پێ پەسەند خورمایەکە لەگەڵ ئاوەکەی بخوا هەرچیان پێم پەسەندتر لەوەی کە ماستایی بخوا طبعا چەند زیاتر بخوا زیاتر ئاوی دەخوا بەڵام سوودی لە ئاوەکەی وەرناگرێت ئەمە دەمانوێت کەمیش بخوا و ئاوی زۆر سەرەتای بەربان نابێ ئاو زۆر بخواتەوە زۆر کەسێک کاوتۆر ئەوەندە ئاو دەخواتەوە نانیشی پێ ناخورێت هەیە دەبورێتەوە بۆیە دەبێت ڕێژەی ئاو خواردناکەش دیسان لە تقریبا گلاسێک نزیکە دەکا 150 سیسی بخوا خراپ نییە هەیە دوو بەرداغ سەدی دەخواتەوە سێ دەخوا بینیمە دەبورێتەوە ئەمە بەڵێ هەیە شەربەتیش دەخوا ینی شەربەتەکەی زۆر دەخوا هەیە جۆرا شەربەت دەخوا ینی خۆشا ئەوە دادەنێتن ئەوە مۆزە ئەوە دادەنێتن خورما ئەوە چی پێدرێن مێوژە هەیە سێ چارەکان تاقی دەکاتەوە هەر ئەوە خۆی لە خۆیدا ئەوە هەمووی گەدەی مانی دەکاتن ڕاستی ئەمە باسمان کرد کە عولەماکان دەڵێن لۆ مسلمان سوود لە ڕۆژی وەرناگرێت بە ئەو شتانەیە پابند نابێ ژیانمان غەڵەتە ینی خواردنەکانمان غەڵەتە ئەو زۆرەکەی غەڵەتە بڕەکەی غەڵەتە نەوەکەی ئەوانە غەڵەتن لێ زۆر ئیستفادە زۆر لەسەر ئەو لایەنە بکەیت تۆ خواردن بۆی سوودێ بەڵێنیەکەت و بەرداغ ئاوەشی دەخۆی پاژەوە کە بە ڕۆژی دەبی ئەو ئاوێکسەر لە مەعدەی ئەوە دەمژرێ و سەحب دەبی بەڵام تۆ هەموو شەربەتەی دەخۆی ینی مەعدە و زگەر ماندوو دەبن هەتا تەسفی دەکەن هەتا تەرتیب لە کاتێکی کام جۆرەها خواردنی دەدەکەی باش نییە یان خاستە مەعدەت گەرمە دنیا بەخۆی گەرمە تۆش بە ڕۆژی ئەو ئاوە ساردەی تێدەکەی ئەو شەربەتە ساردەکەی تۆ چۆن بۆ ئاوەکە دەرێ بۆ خوانەکەش هەروایەوە نیە بەهەمان شێوەیە نابێ هەموو جۆرە خوانەشی تێ بکەیت ینی لەوانەیە جەمە ینی خوارد زیاتر نەبی بەڵێ خواردنەکان دەبێت لێیان دیاری دەکەین مەتەن چ بخۆن باشە خواردنەکان وزەی چەندە و چەند نێوچی تێدایە و دەتوانین باز دەکەین وەکو شتێک باسکەی مەرز نییە هەر ڕۆژێ با زۆرێک بێ نەک سێ چار زۆر لێ کاتە ئەوە پێ بخۆشە هەم مەعدەمان دەبی هەم جگەرمان دەبی هەم ڕخەلۆشیمان دەبی لێ تووشیان بە هەندێک مزعفات دەبی بۆچ وتمە غازاتە مەعدەیەشانە ترشانی مەعدەیە قورحی مەعدەیە ئەوان هەموو توش دەبن ئەگەر ئەو ڕێمانە تەطبیق نەکەن بەڵێ طبعا کلیە ئینسان پێویستی بە ئاوی هەیە پێمان باشە بەڵام ئینسان کە بە ڕۆژی دەبێت نەرێ وەڵام من کلیم نەخۆش و بە ڕۆژی نابم چکە پێویستم بە ئاوی هەیە کلیە توانای هەیە ئەو ئاوای بەخۆی لە خۆی تەرتیب کاتن ئینسان کە بە ڕۆژی دەبێت 2 ساعات زۆر نییە کلیە دەتوانێت ئاوای تەرتیب کاتن هیچ ماندیبوونیشی لە بۆ نابی و تووشی بەردیش نابی تووشی ڕمیش نابی و بێتاقەتیش نابی زۆر گەرم نەبێت بەڵام ئەگەر تو ئێواران ئاوەی باش خوارد پاشیوانش ئاوەی باش خوارد ئەوە کلیە لە خۆی بەشی خۆی ئەو ئاوای تەرتیب دەکاتن و هیچ ماندوش نابی لەو کاتێکەوە بە ڕۆژی بەڵێ لە بۆ پیستە تەبان سوودی زۆرە بە تایبەتی ئینسان کە خواردنی کەم دەکاتەوە بە تایبەتی خواردنی زۆر تیژ و چەور و شیرن دەبتە حەب شەباب دەبتە حەساسیە پیستەمان تووشی هەندێک نەخۆشی دەبیتن بۆیە لە کاتی ڕۆژ و کە تۆ خواردنە کەم دەکەیەوە پیستە ئەو نەخۆشیانەی تقریبا کەمتر دەبتەوە زیاتر لە دەبوو چاو بە دیار دەکەوێت کارگوریان لەسەر دەست و ئەمانش هەمووی بە دیار دەکەوێت ینی کاریگەرەکەی لەسەر بە دیار دەکەوێت دیارە من هەستم کردو هەندێک جار ئەوانەی کەوا لە ماژ ڕەمەزان پیرۆز بە ڕۆژ تەمەشای دەکەی دەموچاویان زیاتر زیاتر هەز دەکەی جوانتر و پاکترە خاستەکە خواردنی کەم بخوا و
ئاوی زۆر بخوا زیاتر دەبریقێتەوە و پیستەکەی جوانتر دەبێتن و خاص نەگەر ریاضەش بکاتن ریاضشی نەرم بکە زۆر بەخۆی ئاوە هەر خۆی لە خۆیدا ئاوش بۆ پێست و دەموچا و سوودی زۆرە بەڵێ طبعا بۆ بەرگری لەش گوتمان ئەوە حەڵقەی بەتەنێ باز دەکەین بەرگری لەش بەچ زیاد دەبێتن و لە کاتی ڕەمەزان بەرگری لەش لە بۆ چ زیاد دەبێتن طبعا لە بۆ تەمەن درێژی حتى يقلع علماء كتابش دانايا دري ومن يأكل قليلا يعمر طويلا يعني كم تربخوا ثماني دريش تدبي لبس ثماني دريش تدبي طبعا لكاتي بروجبون أو خاناني كوا ماندون يعني أو خاناني كوا زيادا يعني أو خاناني كوا بيربوينا إيج ناكن تنها باقران لسلاش إنسان كاتي بروج دبي وخلينا دمرن كدمر لكل لشد دبتوه لكل لشد بوا باشا كي أو دستو ناوخين باش خرافكش لەگەڵ میز و پاشڕۆی دێتە دەرێ کەواتە کەسێک کە بەڕۆژی دەبێتن بەڕۆژێکی مەزبوط و بەبەردەوامی دایمەن تەمەنیان درێژتر لۆچکات کەمتر تووشی نەخۆشی دەبن ئەوە لە ڕووی پزیشکیەوە بەزەگەر ڕێگام بدەین من لە ڕووی کۆمەلایەتی دەرونی دیسان تۆژینەوە زۆر تۆژینەوەی جیانی سەرماندوێنە دەرێ ئەوانەی کەوا دوو ژەم یا سێ ژەم لە ژەمە یعنی لە یەک ژەم ئەگەر بەیەکەوە دابنیشن تەمەنیان 6 ساڵ زیاتر درێژتر دەبێت لەوانەی کەەوە نان بەیەکەوە ناخۆن ینی بەداخەوە ئێستاەوەی لێ هاتووە لە ماڵەکان پێشان ناو کوردەواری وانە بوو بەداخەوە ئێستاش لێرەوەی لێتووە هەرێکە قاپی خۆی خوارد تێکە چە ژووری خۆی ئەوە نە اینجا لەمە لە بەرەوەی ماجی ڕەمەزان گوتوان دوو ژەمە هەمویان لە بەربانگ بەیەکەوە چاوەڕێ دەکەن بەیەکەوە بەربانگ دەشێنن لەبەر ئەوەی بەیەکەوە دانیشتون لە ڕووی دەرونیشەوە هەمویان ئاسوودەن هەمویان تەمەشای یەک دەکەن خۆشەویستی دەگوازنەوە زمانی دەستە بەکاردێ و هەروها لە پاشیەوەکەش دەرێ ئەمانە تەمەنیان درێژتر دەبێت کەباتە لە جەخە تۆژینەوە لەسەرەوەی کردوتەوە ژەمەکان کە بەیەکەوە بخورێ باشترین ژەمەکانی خواردن لە ڕەمەزان بەیەکەون کۆمان دەکەن یاری کو دەرەی ئایسەسەر کۆمان دەکەن بەس ڕەمەزانیش کۆمان دەکاتەوە کەواتە ئەوەی کە بەڕێستان لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی تەندروستی و ئاماژە بگە دەبێتە درێژ تەنانەت لە ڕووی دەرون و کۆمەلایەتی شۆ سەلمێنراوە وتن تۆ زانیان لە زۆر لاوە باسییان کردو سوودەکانی ڕەمەزان ئەوەیە کەواتە بەڕاستی دەبێتە مای تەمەن درێژی من برادرێکی هەولێر لە مهندسە لە شرکەتی بەڵێ ئەندازیار دەگوت نەفەرێک ئەجنەبی هات دعوەتم کرد هاتە ماڵێ طبعا گوت کە سفرەماندانە پیرەداکەم لە عەرەبانە هینامەندامان ناوبرێن باڵ برایەکانم گوتی زۆری پێ عەجیب بوو يعني قد شتوای نەدیتە لەوێندەر پیرەداکەچی بەتەمەن بێت لەگەر دانیش لەگە کوڕەکان لەگە گەزەکان عەزمیوانیشی بێتن لەوێندەر وەنیە کە میوان دەستە مەطعامی یا بە تێدا دەنیشی یان لەگە یەک نەفەری دادەنیشی بەڵام کە چای بە وەزعی کە دێگۆ زۆر دڵی لە بۆ ئیسلام حەزی دەکرد زیاتر معلوماتی هەبیتن وەجدانات باسکردیان زۆر مێمەستان خواردنەوە بیسەلمەنی نەمگوت ینی بەڕاستی کە تۆ دادەنیشی بەیەکەوە بۆ نمونە داک و باب خوشک و برا بەڕاستی خۆشەویستی دەزولێ ینی هەست بە ئارامیەک دەکەیت ئەنی تۆ خۆت یان من دانێ کە دادەنیشین داچی منداڵان دانیشتیە کسەکە لەو لایە کوڕەکە لەو لایە هەست دەکەی بەڕاستی کە خێزانەکە یعنی کە خێزانێ بەڵام هەرێکە لە ژوورێک بی مانای خێزان چییە خێزان ئەوەیە کە لە دایک و باوکو خوشک و برا پێکدی ئەگەر ئەوانە ئامادە نەبوون کەواتە خێزان نییە بۆ لە دەرەوە پەیوەنی کۆمەلایەتەکانین لەبەرەوەیە ئەو دانیشتە نییە ینی بەڕاستی ئاینی ئیسلام خۆی لە خۆیدا ئاینیش کۆمەلایەتیە ئێخۆزانیش بەری براخەی کۆمەڵە کۆمەڵی سەرکەوتوو تەندروست ئەوەیە کە بەیەکەوە بن تۆ لەخوا دەکە بەیەکەوە نەبی ئەی لەس بەیەکەوەی کەواتە لە کاتەکانی تر نییە ئەوە زۆر گرنگ بە ئەو نمونێت کە هێنا زۆر زیندوە چکە لە دابوونەریتی وڵاتانی تر ئەوە نییە ئەمە زۆر زانای دکتۆرەکان دەڵێم دکتۆرەکانی لەگەر ڕەمەزانان لەگەر عایلەکان کۆبنەوە شغڵە بێ لە دەوام و دێت و دادەستی عیادەی لە عیادە درەنگ دێتەوە هەرێکە بکەیف خۆی نان دەخۆ هەرێکە وەختێکی نان دەخۆ زمانی ڕەمەزان بەرنامەی بۆ دانایی نە پزیشک دەزانێ و نە نۆرینگە دەزانی دەبێت لە کاتی دیاریکرا بۆیە ئەو پزیشکارەی کەوا بڕۆژوود تەمەشا دەکەی نۆرینگەکەی کاژمێرەکانی دەیتە پێش ڕۆژاوە دەگاتەمە یعنی بەڕاستی ئەوە سیرکە بۆ ئێوەش ساڵێ جارێک جگە لەوە ینی تەمەشا دەکە ئێوەش هەز دەکەن پشوەک دەدەن چاکسازیەکە بۆ ئێوەش ینی ئەوە تۆ کە نمونەیەک باسی پزیشکت کرد خەڵکانی تریش باوەڕ بکە بۆ ئەوانی تریش وایە ئەوانی پیشەکانی تر دەتوانم بڵێ ژیان ڕێک دەخاتەوە کەواتە بە ڕۆژوو بوون مانجی ڕەمەزان ڕێکخەرەوەی ژیانە لە هەموو بارێت لە باری تەندروستی لە باری کۆمەڵەتی لە باری پەروەردەی لە بواری
تەنانەت لایەنەکانی تری ژیان دەتوانین هەمووی هین بکاتن. پێشتر لە سوودەکانی ڕۆژی چێشی لەش ئێستا کە بوویتە مشکلەشی بوویتە کێشەشی جیهانیە ئێستاشە ئێستاکە ژمارە قەڵەو بەرە زۆر دەڕۆ بە تایبەتی لە وڵاتانی عەرەبی بەداخەوە. پێشتێمە زۆر جار دەمانگوت ئەمریکا و بەریتانیا یەکەم وڵاتن لە قەڵەوی، بەڵام ئێستا کوێت و سعودیە لەگە بەحرین پێشەنجی هەموو وڵاتانیان گرتەوە. تقریبا ئێستا لە کوێت و سعودی لەستا 24 هەتا 25 خەڵک قەڵەون، یعنی ئەگە 100 کەسی بینی لە بازار 25 قەڵەوە. طبعا قەڵەویش هۆکارە لە بۆ نەخۆشیەکانی دڵ و ئەوە جەڵتەیە و فلانە و سۆفانە و فەقەراتە ئەو شتانەیە. بۆیە لە کاتی ڕۆژی بوون کە ئینسان زەمە خواردنی ناخواتن 12 ساعت بە ڕۆژی دەبی ئەو چەورەی ناولەشی دەتاوێتەوە. ئەگەر بێت و خواردنی قرس نەخواتەوە ئێوارێ و پارشوی خواردنی زۆر نەخوا و لەسەر نەخەویتن چێشی لەشیدا دەبەزی. ئینسان کە چێشی لەشی دابەزی سەحەتی زۆر خۆشتر دەبێتن و تووشی بە کێشەکانی قەڵەوی نابی کەوا قەڵەوی کێشەی ماشەڵڵا ئەوەندە زۆرە. ئەوەی بەڕێزت ئاماژت بکات دکتۆر، من لە چاوپێکەوتنی پزیشکانی پسپۆری هەناسەدان و هەناو ژێم لێ بوو، یعنی تەنانەت کە باسی ڤایرۆسی کۆرۆنایان کرد گوتی ئەو کەسانی قەڵەون بەرگریان کەم دەبێتەوە، یعنی تەنانەت لەبەرەوەی زیاتر بۆ هەناسەدانە کە بە خۆ دەزانی کە هەناسە دەدەی، گوتی ئەوانەی کە قەڵەون بەرگریان کەمترە، بەڵام ئەوانی ترکە زۆر قەڵەونین بەرگریان زیاترە، دەتوانن لە هەناسەدان و لەوانە زیاتر بتوانن دژایەتی ئەم ڤایرۆسە بکەن. کەواتە ئەوە بەگشتی کەواتە یعنی دەتوانین بێڵێ ڕەمەزان زۆر جوان شتەکە ڕێخستووە کە ژەمەشی خواردن کەم کردوتەوە قەڵەویەکەشی لەگەڵ ڕێک دەخات. ئەوجا ئافرین بۆ ئەو کەسە پاش مانجی ڕەمەزانیش بەردەوام بێ لەسەر ئەو بەرنمەیە بۆی هەست بە تەنگە نەفەسینەکە لە کاتێک کە دەڕوا لە چ کاتێک تۆ دەزانیت لە کاتێک جلوبەرگ لەبەرەکەی تەمەشا دەکەی دوور لە ڕووی بینەرە کە گۆرەوی لە پێ دەکەیت ناتوانانی لە پێکە کە بە شوێنێکا بەرز بڕوا هەست بە تەنگە نەفەسینەکە یان ڕۆیشتن یان وەرزش. کەواتە ئەوەش بۆ قەڵەوی چارەسەرێکە، ینی بەبێ ئەوەی بچێ لای پزیشک یان بەرنمەیەک وەرگری بە خۆ دەزانی ئەوانەی کەەوە دەیانەوەیە کێشیاندا بەزێنن دەبێ بچن بەرنمەی خواردنی ڕێک بخێن، دەبێ کاتەکان و لە ژێر چارەسەری پزیشک و یان پسپۆری زانستی خۆراک کەسی ئەو مانگە بە خۆی بەبێ بەرامبەریش. بەڵێ بە زۆر جار دەڵێن كلوا واشربوا ولا تسرفوا. ئینسان دائما هەتا لە ڕەمەزان ئیسراف نەکەین باش، ئەتوو کە بە خۆت خواردنی خۆت خوارد تێرت خوارد لە حەدی خۆت زیاتر مەخۆ ئیسراف مەکە، بەخۆی چێش لەش زیاد ناکە. ئەگەر چێش زیاد بوو چێشەکە دێتە خوارێ. ئەمە زۆر برادر هەنە مەتە ڕێژیمیش ناکەن، بەڵام بەجێ و ئاەتەی لە سەوی خواردنەکانیان مەتەن کەم کردەوە. پێشتر مەتەن ئەگەر چیلۆیەکی خواردوی کردێ نیو چیلۆ تەماشا دەکەن نەوەزنی زیاد بۆ و سەحەتیشی زۆر خۆشترە. لەسەر قسەی بەڕێز من زۆر جار لە زاری پزیشکانی پسپۆر جملێ بۆ دەرێ تۆ هەمووشت بخۆ، بەڵام بەڕادەیەکی گونجاو باوەڕ بکە دەرێ تەنانەت ئەوەی کە نەخۆشەکانیشان هەیە دەڵێ هەمووشت بخۆ بەس نەک لە ڕادەی خۆ بچێت سەرێ بێدام تۆ کە باست کرد ئەو زیێدە خواردنە ئەو شتەکەی تێکەدا، بەڵام تۆ لە ئەو بڕێکە بۆ دانراوە زیاتر مەخۆ، تەنانەت لە خواردن و لە ئاو هەتا لە نووسیش باسمان کرد، لە وەرزشی باسمان کرد، بۆ لە دانیشتن بۆ لە قسەکردن هەموو شت زێدەڕۆی تێدا مەکە شتە ئاسایەکەیە. ئینسان دەبی وەسەط بی وەسەط، یان هەموو شتێکمان ئێستا خواردنەکان کە دوای باسیەکەین مەتەنە خواردنی زۆر باشەیە لە ڕووی طبیەوە سوودی زۆرە، بەس ئەویش کە زۆر بخۆی دەبتە زەرزیانی ئەو زەیتونە خورمایە ئەوانش کە زۆرت خوارد تەبان وەزاکە تێکەدا و خۆی خۆ هەموو شتێکی داوە. ینی بەڕاستی کاک دکتۆر بە تایبەتی وڵاتی ئێمە کە هەر چوار وەرزمان هەیە دەبێ ئێمە سوپاسی ئەو خوایە بکە هەندێک وڵات چوار وەرزی نییە، یعنی ئێمە کە هەموو وەرزەکان دەبینین هەر وەرزێک میوەی خۆی هەیە. ئەو میوانە بەڕاستی من جێم لێ بوو لە پرسیشێکی ینی پسپۆری خۆراک دەرێ هەر میوەیەک ئی وەرزی خۆی تامی خۆی هەیە، ئەنی ئێستاوەی لە هاتووە لە هەموو وەرزەکە هەموو جۆرە میوەیەکەیە، بەس باوەڕ بکە تامەکانیان وەکو یەک نییە، تەنانەت هەر وەرزێ هێنی خۆی هەیە. بۆیە پێویستە بینەران ئەوە بزانن سوودی هەرێک لەو خواردن و لەو میوانش چۆن بخۆن، جۆرەکان چبی وە کاتەکانشی چبی. ئەمانە زۆر گرنگە، هیوادارم لەو کاتی کە دێ سەرێ ئەوانە یەکێک بۆیان هین بکەیت. بەڵێ کاکتۆر لە سەقسەی جەنابەت خواردنەکان لە وەرزەکانی خۆی خوای پەروەردگار کە ئێمە دروست کردووە دەزانین لەو وەرزەی سمان پێویستە، لە وەرزەی سمان پێویستە کام ڤیتامین دێ و کام ڤیتامینمان نایە. تەماشا دەکەین مەتەن لە هاوینان چکۆ ڕۆژ گەرمە و خەڵک عەرەقەی زۆر دەکەوە، پێویستی بە ئاو و شلەمەنی هەیە، شفتی و گندۆرە و خیار و شتانە
کەژبێژە ئاویان زۆرە بەڵێ زستانان کە ڕۆژە دەرێنی و ڤیتامین سیمان کەمە پێویستمە بە ڤیتامین دی ڤیتامین سیە مەتن پرتەقال و فلان وشتان لە دروستکردنە لەبەرەوەی تاویزمان دەکاتەوە یعنی هەموو وەرزەکان لە کوردستانمان هەیە بەڵام ئەو خواردانەی کە بۆمان دانراوە لەو وەرزەی بیخۆین بەڕاستی سوودی زۆر لێ وەردەگرین ئێستا هەندە وەرزێ دەبینی مەتەنەن هاوینان مۆ زۆر خۆش نییە دڵ لە بۆی نابە پێویست پێ ڕاستەکە پێویست پێ شفتی مەتەن زستانە حەز ناکەی بخۆی ماستا و زستانە حەز ناکەی بخۆی بەس هاوینە حەز دەکەی بخۆی یعنی تەماشاکە خۆی گەورە حەزەکەشی وەلێ کردیە بە ژێرەی پێویستی لەشمانە یعنی بەڕاستی گەورەی ئەو خوایە تەنها لە خواردن نییە تەنها لە ئاوهەوا نییە تەنها لە وەرزەکان نییە چەند بیر بکەیتەوە گەورەی ئەو خوای زیاتر بۆ بەدە دەکەوێت زۆر ڕاستە ینی ئەوەی کە باسی ئەو میوانت کرد بە خۆمان تاقیمە بەڕێز خۆ تاقی کردوەوە لەو کاتێک کەوا هاوینە یعنی ئێستا بۆ نمونە شفتی دەخۆی نە ڕەنگەکەی ئەو ڕەنگەیە نەتامەکەی بۆیە دەبێت ئێمە پابند بین بە خواردنی ئەو میوانە کە لەو کاتە هەیە بۆ ئەوی بەڕاستی تامژەیەەکە حەزم بێ بۆ ئاماژە بە شتێکی تر بکەی کاک دکتۆر ڕۆژ چ جۆرە ڤیتامینێکی تێدایە و بەتایبەتی ئێستامان لە بەهاری ینی کە ڕەمەزانیش دەکاتە ئەو کاتەی کە دەتوانین بڵێن زستان نییە ڕۆژ لە دەرەیە چەند سوودی هەیە بۆ مرۆڤ ئەو بە ڕۆژوو بوونە ینی خۆرەکە بەبەستم ڕۆژ وتم لە ڕووی پزیشکیەوە ئەگەر ئاماژەشی پێ بکەیت ئەوەیان خراپ دیە طبعا ڕۆژ یەکێکە لە مەزدەرەکان بەگە ڕۆژ نەبی ئینسان هە ناتوانێت بژی ئەگە بەردەوام شەوبی و ناتوانێت بژین ڕۆژ لە ڕووی طبیەوە دەرێت سەتا هەشتای کاک دکتۆر ڤیتامین دی لە ئێمە لە خۆر وەرەگرین سەتا بیست لە دەرمانەکان ئەگەر بەڵێ لە خواردن هەیە بەڵێ لە خواردن هەیە بەڵام ئەوەی ڕۆژ لە هەمان باشترە ئینسان ڕۆژێ بەلایکەین بەلایکەمی 20 دقه سبێنان 20 دقه ئێوانە ڕۆژی لێ بداتن بەڵام ڕۆژەکە زۆر تون نەبێت و نیوڕانان چلەی هاوین بسێت لە کاتی گەرمایەکە نەبێت بەڵێ عەرەقەکی زۆر بکەی و زەخت دابەزی و خاوبیەوە زۆر بێتاقەت دەکات توش بۆ دەبێت ضربەتە شەمس هەیە پێدەن پێست ئەدی پستە دەستوێن زەخت دێتە خوارە هەیە لە خۆ دەچێت ینی تۆ چ کاتێکت پێ باشە کاک دکتۆر لە کاتی چێشتانان ینی پێش نیوەڕۆ یان دوای عەسر بخۆی حەسە فەسلەکەیە بەڵێ ئەگەر هاوین بوو مەتەن سبەنان باشە سبەنان فێنەکە جەوەکە سافیشە مەتەن بینی ساعت 7 لە بۆ 8 مەتەنەوە 20 دقەی ئینسان لە بە ڕۆژی ڕاضی بکە یان بجوولێتەوە بەڵام پێویستە ڕۆژ بەڵێ ڕۆژ لەشت بداتن نەگەت و زرکرد لە بەردابی ئەمە لێستە ڤیتامین دیمان کەمە چکە مەزرکمان لە بەدا دەستنە بە ڕۆژ بەچێ کەویتن دەبێ ڕۆژ بە پیستەی مباشر بکەویتن دەستنە ڕۆغ دەریا لە شوێنیان تەواوی نەکات اینجا سیرکە ئەوە زیاتر سوودەکە لێ وەرەگرن کەچی ئێمە بە زور و بەرگەوە دەچی ئێستامە ڕۆژمان بە قۆتە بەس ڤیتامین دیمان کەمە لەبەر چیە لەبەری ڕۆژەکە پێمان ناکەوی ئەوە پیاوە سواری ساری دەبی دێتە خوارد دەستە دوکانی ڕۆژ پێ ناکە جل بەرچی بەردایە کەواتە ئێمە بە دروستی سوودمان لەو ڕۆژەوە نەکە کە خوا گەورە بە ئێمەی بەخشیوە یعنی ئەوانەی دووە لە ئەسکەندە ناوێت کاک دکتۆر یان ئەوانەی کە ئێستا لێوە دەژین ئەو کوردانی چوینە ئیرەی بێرە دەبن دەرێن ینی بەڕاستی ئەو ڕۆژێککە ئێوە هاتانە ئێمە نیمان پزیشک بۆیە دەنووسێ بۆکو دەرمان دەرێ بستن ئەو شوێنە ڕۆژتان لێ بدە ئەغلبیشانە من کە زۆر زیادێنە لە ئەوان کوردی خۆمان کە لە خارج دێنەوە لە بۆ قەڵەوی ئەوشتانە دێن ئەغلب ڤیتامین دی بەردەوام وەرەگرن ڕۆژانە وەرەگرن هەروەچی بەرنامەکەم دەرێ بڕ لە قوتانە سەیدنا وەگرن چۆ ڕۆژیان نییە چەند میلیگرام دەبێ وەرگرن کاک دۆر بۆی بینەران ڕەنگە هەندێک بەکاری دەهێنن ینی چەند میلیگرام ڤیتامین دی ئەمە پێویستە فاحسێکی خۆین لێ بکەین پێش تێ بکە بەڵێ ئەگەر ڤیتامین دیەکەی مەسەلەن هەیە سفرە هەیە 1 2 3 دەی بەلاکەمی 35 بەسەرەوە بیت 35 بەسەرەوە بیتن لە بۆ ژوون و پیا باشە بەڵام ئەگە دیتمان ڤیتامین دیەکەی مەسەلەن لە سی کەمترە دەتوانین ڕۆژێ 5000 مایکرۆگرام بەڵێ یان پێدەن وحدەی طبی بیدەینێ لە بۆ 500ەکە یەک دەخوا ئەدی ئەگەر کەمتر هەزاری بێ دەبێت دوام خۆیان سێ چۆن ئێستا لەمە لە هەودە 500,000مان هەیە 10,000مان هەیە بەڵێ 25,000مان هەیە 50,000مان هەیە دەرزیشمان هەیە لەوانە ڤیتامینیان زۆر کەم و پێویستیان پێێتی 300,000 دەرجەکە دەخوا دەتوانین لەگە شیر بخۆیان لەگە شەربەت بخواتن ئەوە ئیسفادە لێ دەکاتن بەڵام ڤیتامین دیش ئاگامان لەبی کەس بکەی بخۆ نەخوا چونکە ڤیتامین دیش ئەگەر لە هەفتای تێپەڕی بگاتە هەفتە تەژاراوی خراپی دەبێت پێدەن تەسەمی ڤیتامین دی ینی کاک دکتۆر هەموو چی باس کاتە حەبیشەتە دەرمانیش ئەگەر زیێدە ڕۆی تێدا بکەیت هەموو زیانی هەیە لە خۆ دەخوا ڤیتامین دی وڵا ڤیتامین دیم کەمە دەخۆ ناکە مانگت خوا دوو ماخوا دوای فاسش بکە
پێویستە ئەگەر دیتر پشکنین مەسەلەن، بکرێ بەڵێ. پێش خواردن و دوای خواردن چکە بگاتە 35 باشە بەڵام نەگاتە 70 و 80 و 100 وانە چونکە کلێتمان باش دێکات کاتەمە لێرە داوا دەکەین کار دکتۆر هەتا بەکارهێنانی ئەو ڤیتامیناتانش لەژێر سەرپەرستی پسپۆرت بێت یعنی ئەمڕۆ پزیشکەوە پێشکەوتووەمە ئەوەندە زۆرن هیواداری کەس لە خۆیەوە شتیوانەکە هەمووی بە پێی پشکنین بە پێی سەردانی پزیشکی تایبەت هیوادارم پابەت بن و بە تایبەتیش لە بانجی ڕەمەزان دەتوانی ئیتر کۆتایی بە ئەمە قەیمەش بێنی فرد بینەرانی خۆشەویست ئەمە باسێکی کورتی سوودەکانی پزیشکیمان کرد لە مانجی ڕەمەزانی پیرۆز هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی دەرونیەوە ئینشاءالله بۆ حەڵقەی داهاتوو بەیەگەشتینەوە باسی ئەو زانانە دەکەین ئەو کتابان دەکەین کەوا لەسەر ڕۆژوو دانراون کەوا چەند ئیتیمامیان بە ڕۆژوو داوە هەرچەندە دەتانم بڵێم هەمویان یان زۆربەیان مسلمان نین یعنی مانجی ڕەمەزان لەسەر واجبیان نییە بەڵام خۆیان بە ڕۆژوو دەبن چونکە سوودەکانی لە ڕووی پزیشکیەوە زۆرە تا حەڵقەی داهاتوو بەخوای پەروەردگارتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه